بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت بینەراز و خۆشەویستەکانی پێم خۆشحاڵم لاڵقێکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک ئەم ئێوارەیەش خوای گەورە دەرفەتی پێداین و هاتینەوە خزمەتی ئێوەی ئاز و خۆشەویست. بەڕێزان تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک گفتوگۆکردنە لەسەر تەوەرێکی دیکە کۆمەڵی ئیسلامی تا چەند بەدەم گرفتەکانی خەڵکەوەیە. ئەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵکە. ئێوە بەم پێی لا چەند ساڵی ڕابردوودا کارەکانی ئەم هێزە سیاسەتان لە گۆڕەپانی سیاسی لە هەرێمی کوردستان بینیوە. دەمەوێت سەرنج و تێبینی ئێوە و گلەیەکانتان و ئەمەی کە بینیوتانە سەبارەت بە کۆمەڵی ئیسلامی لە ئەدای کاری لە چەند ساڵی ڕابردوویدا و لە سەرەتای دروستبوونیەوە هەڵبسەنگێنین و سەرنجەکانی ئێوە گرنگن بۆ ئێمە لەسەر ئەم تەوەرەیە. کۆمەڵی ئیسلامی تا چەند بەدەم گرفتەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بۆ بەتایبەت هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەت. دیارە بەگشتی هێزەکان لە جیهاندا کاتێک کە دروست دەبن لە سەرەتای دروستبوونیان بنچینەیەکیان هەیە، بناغەیەکیان هەیە. هەندێک هێزیان هێزی ئایدۆلۆژین و لەسەر بنچینەی ئاینێک دروست بوون بۆ پێی کە ئەگەر بێت و دەسەڵات و هێز بگرنە دەست ئیش بە بنچینەکانی ئەم ئاینەیە خود ئەم ئایدۆلۆژیانە دەکات. کۆمەڵی ئیسلامیش هێزێکی ئایدۆلۆژی لە هەرێمی کوردستان کە بنچینە و بناغەکەی و لە پەیڕەوی ناوخۆی کە سەرەتادا مەزراوە بڕیاری داواگەر هات و دەسەڵاتی گرتە دەست بەم جۆرە خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام کات و بنچینەکانی ئاینی پیرۆزی ئیسلام لە شەریعەتی ئیسلامدا لە ناو هاوڵاتیاندا بچەسپێنێت. بۆیە ئەمە وای کردووە، ئەم جۆرە دیدگا و تێڕوانینە وای کردووە کە فەلسەفە و حکمەتەکانی ئاینی زیاتر لەسەر ئایدیا و لەسەر ڕەفتار و لەسەر کردارەکانی تاکەکانی ئەم هێزە ڕەنگ بداتەوە. یەکێک لەم ئایدیانە، یەکێک لەم پرەنسیپە بنەڕەتیە گیانەکراوە ئەوانەی کە لە هێڵی گشتی ئاینی پیرۆزی ئیسلامدا دەنرێن بابەتی بەدەمەوە چوونە، هاوکاریکردنە، تەعاونە. خوای گەورە لەم بارەیەوە دەفەرمێوە تەعاون و عەلە البیڕ وەتەقوا، هاوکاری یەکتر بکەن لەسەر کاری چاکە. و لەسەر زۆر بابەتی دیکە فەرموودە هەیە کە پێغەمبەری ئیسلام کە بە پەیامبەری ئەم دینە دادەندرێت کە هاوکاری مسلمانان لە ناو یەکتردا بە واجبی داناوە پێویستە لە ناو خۆیاندا مسلمانان هاوکاری یەکتر بکەن. زۆر باشە کاتێک کە ئێمە ئەمانە دەزانین ڕاستەوخۆ هێزێکی ئیسلامی کە دروست دەبێت ئەم بنچینە و بنەمادینیانە دەزانێت ڕاستەوخۆ ئەمە ڕنگدانەوەی لەسەر واقعی ژیانی قیادەکانی دەبێت لەسەرەوە تاوەکو ئەندامێکی سادەی خوارەوە. ئەمە وای کردووە تا ڕادەیەکی زۆر هەندێک جار هاوکاریکردنی هاوڵاتیان، هاوکاریکردنی خەڵک بەدەمەوە چوونیان بۆ کێشەکانیان لە گرفتە کۆمەڵاتیەکانیان، قیادەکانیان زۆر جار لە کێشە کۆمەڵاتی گەورەکاندا بۆ چارەسەرکردنی حەلی مەشاکلەکانیان هاتوونەتە پێشەوە. تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک تا چەند هاوڵاتیان کۆمەڵی ئیسلامی تا چەند بەدەم گرفتەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هاتووە لە ڕابردووداوە. ئەم هێزە ئەگەر بێت و دەسەڵاتێکی دیکە ئەگەر بێت و ئەمەی کە ئێستا هەیەی زیاتر بێت لە ناو حکوومەت و پەرلەماندا تا چەند جێگەی ئومێدی هاوڵاتیانە کە زیاتر بەدەم کێشە و گرفتەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بچێت. ئەمە تەوەری بەرنامەکەمانە. بەڵێ کێمان لەگەڵدایە کاک خدر لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک خدر فەرموون. کاک خدر مرحبا. مرحبا کاک خدر. زۆر سپاس بۆ بەڕێستان. سەبارەت بە تەوەرەکە زۆر باش حاڵی نەبوو. دەتێت زان تەوەرەکەتان لەسەر بوون؟ کۆمەڵی ئیسلامی لە سەرەتای دروستبوونیەوە تاوەکو ئێستا تا چەند بیری لەوە کردوتەوە بەدەم کێشەی هاوڵاتیان و گرفتەکانی هاوڵاتیانەوە بێت. سەرنجی بەڕێستان لەسەر ئەمە چییە؟ وەڵاهی کاکە کارەسەر بەڕای من ئەگەر لە حکوومەت هەر بەڕاستی هەر بکشێنەوە ئەمینم کە بەڕاستی هیچتان پێ نەکراوی، هیچتان پێ ناکرێن. ئەو دەنگانەی کە خڕ دەکەنەوەیەوە بە ناوی ئیسلام خڕ دەکەنەوە کەچی سەر لە ئیسلامی دەشێوێنن. زۆر باشە کاک خدر. هەتا ئێستاش نازانم کۆمەڵی ئیسلامی یعنی چ باشەمە هەمومان ئیسلامی کۆمەڵی ئیسلامی یعنی چە؟ باش کاک خدر جۆر لە منە. بەڵێ
باش کۆمەڵی ئیسلامی لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا لە سەدا چەندی دەنگەکانی هێنا بەڵێ لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا لە سەدا چەندی دەنگەکانی پەرلەمانی کوردستانی هێنا ڕابردوودا بەڵێ لە 4 ساڵی ڕابردوودا وڵای لە چەند ساڵی ڕابردوودا هەر نازانم من ئەوەندە دەزانم تۆ دەزانی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان تۆ دەزانی چەند کورسی ئێستا لە پەرلەمانی کوردستان هەیە کۆمەڵی ئیسلامی لە خولی ڕابردوو بەڵێ ئەم خولەی کە تا ئێستا شماوە ئەم خولەی ئەگەر هەڵە نەبوو 6 کورسیدان هەبووە زۆر باشە هێزەکانی دیکە کە دەسەڵاتیان هەیە ئەوانێکی چەند کورسیان هەبووە بەڵێ ئەوانی کە دەزانم بە هەریەکە بە پێی کورسی خۆی دەسەڵاتیەوە بەس ئەگەر بێوە تو باسیەوە بکەی ئیشکرابی ئیش نەکردێ حتما پارتی ئیشی کردێ لە بۆ خەڵکی هەڵێ زۆر باشە ئەی بۆچی هاوڵاتیان ئەم گلەیە زۆریان لە دەسەڵاتە خۆ ئەمان لە کەوکەبێکی ترنین کاک خدر ئەخر بەڕێزەکەم ئێستا ئاگۆ دەتانێت بۆ نوعی براوی خۆتان بکەنە براوە ئەوها براوە نابن ئەوها سەرکەوتو نابن ئێوە بەس دەتانێت جایەتی پارتی بکەن زۆر باشە کاک خدر بۆچی ئەم هێزانەی کە هێزە ئۆپۆزیسیۆنەکان زیاتر ڕەخنان لێدەگرن بۆچی ڕێگە دەدەن ئەم هێزە بچووکانە ئەم هێزە ئۆپۆزیسیۆنانە زیاتر ڕەخنان لێ بگرن بۆچی کەم و کوڕەکانی هاوڵاتیان بە تەواوەتی پڕ ناکەنەوە تاوەکو بەڵگەیەک نەدەنە هێزەکانی تر باشە مادەم ئەوەندە ئەنگۆ مسوورن لەسەر قسەکانی خۆتان فەرم خۆتان هەڵمە بژێرن لە بەرزایی لە حکومەت بکەنە لە انتخاباتیش بکەن مادەم دەسەڵاتەتان پێ ناخۆشە زۆر باشە ئەو کاتە لە بەرژەوەندی چێدایە ئەو کاتە لە بەرژەوەندی خۆتان دەبیتن باشە سپاس بۆ کاخدر لە ئەوێرە واوکارانم ئاماژە بۆ دەکەن کە پەیوەندی ترمان لەگەڵە دەمێکە وەستاوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی کاک خدری خۆشەویست لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانەوە ڕێز لە سەرنجەکانی بەڕێستان دەگرم کێمان لەگەڵدایە هاوکارە باوکی محەممەد لە کەلارەوە باوکی محەممەد فەرمونون ماڵۆزاگیان باسی سڵاوتان لێبێ باوکی محەممەد یاخوا بێدی وەڵام من لەسەر و یەکە دادناوە هەڵێستەکاتی کۆمەڵیسکانی بەڕاستی زۆر ڕوون و ئاشکرایە هەموو کەسێ شانازی پێوەکە بەڕاستی ئەوەیە هەموو کەسێ دڵی پێی خۆش بێ بە تایبەتی ئێستا دڵی خۆش بێ بەوەی کە دەنگ بە کۆمەڵیسکانی بدا بانگەشەی بۆ بکە بەڕاستی هەڵێستەکانی کۆمەڵیسکانی وەکو چەندجارێک ترین پەیوەندیم کردووە بە بەرنامەکەتانەوە بەڕاستی یەکێ لەوانەی کە بەرنامەی بەخشی یەکێ لەوانەی کە مامۆستایان لە کوردستانە بەردەوام لەسەر جادە لە کۆمەڵی ئیسلامی بەردەوام لەگەڵیان نابووە کۆمەڵی ئیسلامی بەڕاستی لەو پێناوەدا بڵێن زەررجانی زۆری کردووە زۆر لە بەرژەوەندەکانی مەترسیەوە بەڵام لە هەمان کاتە مەوقفی زۆر ڕوون و ئاشکرایە وەکو وتم بەڕاستی هەموو کەسێ دیفاعی دێتە هەیەکێک بۆ نمونە من داوام لە چەندین کەس کردووە چەند بە کۆمەڵی ئیسلامی بزەن بڕاب کەیتێک نەبووە یعنی شتێک لەسەر کۆمەڵی ئیسلامی باسکات دەنگی پێنەدا ئەگەر دەنگیشی پێنەدا ئەلمهم هەر کۆمەڵی ئیسلامی بە ساگەتانی یعنی باوکی محەممەد تا چەند کۆمەڵی ئیسلامی بەدەم کێشەکانی هاوڵاتیانەوە هاتووە لە ماوەکانی ڕابردوودا وەڵاوە ڕوون بووە ئەوە هەموو کەسێکەکانی هات بۆ نمونە من وتم پێ دێتان بۆ من لە کەلارم بەرنامەی بەخشینی کۆمەڵی ئیسلامی مستەشفای بەخشینی بڕوا بکە ڕێن نییە یعنی ماشەڵا هەندی ئێوارانی لەگەڵ مەخەیە لەناو بازارە هەر ڕێن نییە ماشەڵا یعنی خەڵکی لەوانەی لەبەرچاو بێ بەڕاستی خەڵکی لێ شاکەی خەڵکی لەبەرچاو بێ لەناو حیزبانە هەر حیزبێک چاکە هەر حیزبێک لە مەسلحەتی خەڵکایە من ئەگەر پارتی دموکراتی کوردستان لە کۆمەڵی ئیسلامی باسی دەدەنگی پێدەم یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆمەڵی ئیسلامی باسی دەدەنگی پێدەم یعنی ئەبێ باشترین حزب هەڵبژێنی وەکو شەرع وەکو دنیاییە باوکی محەممەد ئینسان خۆی گێلکە کام حزب باشە شەرعیەن بۆ دنیا و قیامەتی پێویستەتەن بەودا بەڵێ باوکی محەممەد لە کەلارەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکان بەڕاستی تاکی کورد دەبێ بگاتە ئەو ئاستی هۆشیاریەی کە خۆی تەجمید نەکە خۆی مقید نەکە تەنها بە هێزێکی ئیسلامیەوە هەر کات نەک هێزێکی ئیسلامی و هێزێکی تایبەتەوە هەر کاتێک ئەم هێزە کە زانی لەگەڵ بەرژەوەندەکانی هاوڵاتیاندا ناگونجێت
بەڕاستی نابێ حسابی بۆ بکات و بەڵکو دەبێت پشتی تێبکات تاوەکو ئاراستەی بەرژەوەندیەکانی حزبەکە بەم ئاراستەیەدا دەبێت کە لە بەرژەوەندی هاوڵاتیاندا دەبێت. ئەم کاتە کۆمەڵگەیەکی هۆشیار و چاوکراوە دروست دەبێت و حکوومەتێک دەبێت و پەرلەمانێک دێتە ئاراوەکە لە بەرژەوەندی خودی هاوڵاتیەکاندا بێت، نەک وەک ئەوەی ئێستا کە دەبینین هەرکە لەدایک دەبێت وەک چۆن یەکێک بە مسلمانی لەدایک دەبێت، یەکێک بە یەهودی و نەسارایی لەدایک دەبێت، سیر دەکەی لە بنەماڵەیەکێکی لەدایک دەبێت ڕاستە خۆ فلان حزبە ئەوش دەبێت لەسەر منهەجی ئەوان بڕوا. بەڕاستی ئەم جۆرە بیرکردنەوەیکی هەڵەیە دەبێت تاک هۆشیارانە پرەنسیپ و بنچینە و نەماکانی هەموو هێزەکان بخوێنێتەوە اینجا بڕیاری لەسەر بدات. کاک ئیبراهیم لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک ئیبراهیم سڵاوتان لێبێت، بەڕێستان چیتان هەیە؟ زۆر سپاس. لەسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە کاک ئیبراهیم؟ کۆمەڵی ئیسلامی تا چەند شتێکی شەزاری هەیە خۆمان بەراوردی شتەکات کرد بە باشترین ئێمە دەسڵات هەموو تامانبیری بە یەک بێت بە دوای یەکایەوە تقریبا لە قوربا و وەتیقەی هەورامان دەسڵاتان نەبوو. دەسڵاتەکە تامانبیری بە چاوی خۆمان ئەوەگەت ئێستا بێمە دەسڵات هەما دەسڵاتان نەبێ وەکو قوربا و وەکو وەتیقەی دارە و تەیاڵا وەکو وەتیقەی هەورامان کە داتاخت چەندین ساڵ لە کەسە مەساجلی خۆدان. کاک ئیبراهیم بەم جۆرەی کە تۆ باسی دەکەی بۆچی کادیرەکان ئەوانەی کە پەروەردەی کۆمەڵی ئیسلامی لەناو حکوومەت و لە پەرلەماندا ئەم جۆرە تند و تیژی و ئەم جۆرە ئەوەی کە بەڕێستان باسی دەکەی پەیڕەویان نەکردووە بەڵکو زۆرترین تێکەڵاویان لەگەڵ ئەو ئەندامانەی ناو وەزارەتەکان و بەڕێوەبەرە گشتەکاندا هەبوو کە تەنانەت کۆمەڵی ئیسلامیش نین وە زۆرترین ڕێزیان لەوان گرتوون. ئایا پێتان وانییە بە فیعلی ئەمەی کە تۆ باسی دەکەی ئێستا لەسەر ئەرزی واقعبوونی نەماوە؟ بەڕزیان وڵانی جەنابم کەم خۆی دەسڵات ئەگەر بتوانێت دەسڵات بەڕێوەبەری نەک تۆ دەسڵاتی وەرگری ئەگەر توانان نەبوو یەکسەر زانست دەختن لەسەر شانەڵاکەی جێی بێڵی دەسڵات ئەگەر کاتت تەحملی دەسڵات بکەی کە بتوانی ئەو دەسڵاتە بیخەتە سەر شانی خۆت و بتوانی وەزیرەکانتان لە حکوومەت کێشاوە لە بەرچی کێشادانەوە لەبەر تواناتان نەبوو کە ئیدارەی وەزارەتەکەتان بڕون بە جوانی هەتەم کاک ئەو بەڕێزەی وەزیری کشتوکاڵ ڕێز بێ بۆ جەنابی وەزیرێکی ڕێک بێنەوە وەزی وەکو حیزب سەرتان لێ تێناسێتان نێشات ئەوەیە حیزبەتا حیزانەی ئێوە سەرپەرشتی وەزیرەکانتان بکە تا پەرلەمانەکانتان بکە ئێوە چیچی ئەگەن بە تەواوی کاک ئیبراهیم ئیدارەی وڵاتەکەتان ناچێ بەڕێوە کەزانیتان شتێک لەبارە بۆ خۆتان مەساعەتی خۆتانە ئەوە چەپۆی وەلێن کەزانیتان لەبار یەکسەر واجی لێننی ئەمە بەڕێوەبەری وڵاتێکە کاک ئیبراهیم باش من گوێم لە سەرنجەکانی بەڕێستان بوو. بەڕێستان پێتان وایە ئەو کادیرانەی کە کۆمەڵی ئیسلامی خستونێتە ناو حکوومەتەوە لە 4 ساڵی ڕابردوودا سەرکەوتوو بوون یاخود سەرکەوتوو نەبوون بەگشتی لە ئەدای حکومڕانیاندا؟ من ئەمە بەلامەوە گرنگە سەرکەوتوو بوون یاخودنا ئێوە کادیرەکانتان هەتا سەرکەوتوو بێ وەکو حیزباوەش بەردەوامن لە کارەکانە دەی زۆر باشە کاک ئیبراهیم وەکو سکرتێری پەرلەمان کاکە وەکو دامە بەدەستانە بوو وەکو گۆرانە هەتانە سوڕاندن. کاک ئیبراهیم هاوڵاتی دیکە لە سەرهێڵی پەیوەندیم بمبورە کە ناتوانم کاتی زیاترت پێ بدەم بەڵام بەڕاستی کادیرەکانی نەک هەری کۆمەڵی ئیسلامی هەموو هێزەکانی دیکە هەر کاتێک لە ناو حکوومەت و لە ئەدای کاری خۆیاندا لەم ئیتاڕەدا سەرکەوتوو بوون ئەمە بۆ پەروەردەی حزبەکان دەگەڕێتەوە. کادیری یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتیش هەیە لە هەندێک وەزارەت و پێگە بەڕاستی سەرکەوتوو بووە. کۆمەڵی ئیسلامیش ئەوانەی کە خستونێتە ناو حکوومەتەوە لە ماوەکانی ڕابردوو بە شایەتی هەموو هاوڵاتیان ئەرک و جێپەنجیان بە تەواوەتی دیار بوو. ئەمەش بەڵگەی ئەوەیە کە پەروەردەیەکی دروست کراون و دروست ئاراستەکراون. باوکی ئەحمەد لە هەولێرەوە لەگەڵمانە. باوکی ئەحمەد فەرموون. سڵاوتان لێبێ باوکی ئەحمەد لەسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە بەڕێستان؟ باوکی ئەحمەد فەرموون. سلام علیکم. عەلەیکە سەلام.
والله بەشی منت خوارد ئەوە یەک دە بەسەخەتەکە بم ئەوەندەی هەزار هەیە ئەچوو کابراک بن حەق سەدەکە بەنە حەق باسی کۆمەڵ حەق بە حەق لە سەیدایەخی بەڕاستی گاوانە تاویان ببدینی لە کۆمەڵ باوەتر هەیە بە هەڵوێست و مەردایەتی هەیە لەو لە سەخاوێنە لا عزیزەکەم حیف ئەوانەی کەوان ناپاکی دەکەن بەرامبەر ئەو لەستە جوانە ئەو کۆمەڵە جوانە ئەو وەزیرە جوانانە ئەو وەزیرێکمان دوو وەزیرمان هەبوو یەک لێک جوانتر بەچای خۆیان نابینین بەچای خۆیان نابین ئەو هەم خزمەتە خەستەخانە بەخشین ئەو 6 کورسیمان هەیە بەقەدەر 25 کورسی ئیش دەکەین خۆشەویستان دەماوەرانی کوردستان هەڵوێست خوازان هەڵوێستی مەردایەتی کۆمەڵ وەربگرن بزانە تلستە پاکتر خائینەتی لێ دەبینی لەوەتی دروست بۆ خائینەتان لەو لەستە دیتیا کۆکسا و کەسانێکەوە زمانیان لاڵ نەبی بەرامبەر ئەو لەستە قسە دەکەن کۆمەڵی ئیسلامی دڵسۆز وەکو پێشمەرگی چەند سال لە ئێران و لەو دیانە و لە شەڕ و لە ناخۆشی و ئێستاکە قسە بە کۆمەڵ درێن باوکی ئەحمەد کۆمەڵی ئیسلامی تا چەند لە خەمی خەڵکی هەژاردا بووە بەدەم کێشەکانیانەوە ساعت دووسەر ئەو خەمێ دەبا ئەوە بێنە سەر حکوم بەچەند کوردی هێزەری باشترین سەر ئەوە جارێک تاقیم بکەوە دەبا جارێکەوە کۆمەڵ تاقیم بکەنەوە زۆر باشە باوکی ئەحمەد مالیمان بەدەست بی دەبا وەزیرە گەورەکە پەروەردەمان بەدەست بی دەوا وەزیرەی چاکمان بەدەست بی ئەو دەهەنجینی ئێمە دەکەین زانە ئەمە زراعەتمان بەدەست بوو کۆمەڵ زراعەتی بەدەست بوو لۆ یەکەم جار بوو پەتاتەی ئیسرادی خارج کرد زراعەی هینات سەر دەرەزەک زراعەم بردبوو برازی دەکەم باوکی ئەحمەد ئەوان دەڵێن خۆیمە دەستی هاوڵاتیانمان نەگرتووە هاوڵاتیان کە کۆمەڵی ئیسلامی ئەوەندە لەگەڵیان باش بووە ئەوەندە لەگەڵیان لەسەرخۆ بووە هاوکاری کردوون هاوڵاتیان بۆ دەنگی پێنادەن خۆ زۆر جاران قسەی ڕوبەڕووی هاوڵاتیان دەبێتەوە ئەوانەی کە سوودمەند بوون بەڕاستی دوجار لە کاتی هەڵبژارنەکاندا پشت لەم هێزە دەکەن ئەمە کاتە ماز دەکەم تاوەکاتە ماز دەکەم حياتي منن قولي ملتن قولي جماورن قولي دينن قولي عراق قولي حمونا بەڵێ سپاس زمانەکانی مە با لە بەغدا بدینە لە بەغدای کۆمەڵ بزانە چکارێک دەکەن بزانە چکارێک دەکات چکارێک لە بەغدا دەکات بە سێیان پار بووین بەشەغلی 20 کورسیمان دەکرد باوکی ئەحمەد لا هەولێرەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت سپاس مەمنون سپاس بۆ بەژاریتان کاک ساڵح لە هەولێرەوە لەگەڵمانە کاک ساڵح فەرمووی کاک ساڵح سڵاوتان لێبێت کاک ساڵح کە گوێت لە دەنگی منە لە ڕێگەی مۆبایلەکەوە گوێم لێ بگری سپاس دەکەم و قسەکانت بکەی فەرموون ئەو کاتێک باش هەموو کاتێکتان باش خۆشبی سپاس من وڵی ڕێزمێ بۆ برادرە بەزە برادرە پێ دەچی چایەتێکی زۆر باش بیکەن چونکە هیچ کات شتە لایەنی باشەکان نابینن وەگەر بە دیاریکرایی باز بکەی باسی ئەو چاکەم ساڵی ڕابردوو بکەی بە درێژایی شەڕی داعش بە درێژایی شەڕی داعش باسی ئەلۆ بەڵێ گوێم لێتە کاک ساڵح فەرموون بە درێژایی شەڕی داعش پارتی خوێنی ڕێژتووە پارتی خزمەتی کردووە ئەگەر بەراکێ چەند ساڵی پێش ئێستا شاری هەولێر ئاوا بووم بۆ کاک ساڵح بەردەوام بفەرموون کاک ساڵح کاک ساڵح بەداخەوە پەیوەندەکەی پچڕا باوکی محەممەد لە سەی سادقەوە باوکی محەممەد فەرموون السلام عليكم عليك السلام باوکی محەممەد بەڕێستان چیتان هەیە لە سەرتەوەری بەرنامەکە فەرموون بەڵێ وڵات بم بوورە بندا یەکسەر کتتو بڕاتم بۆ بەرنامەکە وەرم گرت بەرنامەکە تەوەرەکە لەسەر چی بوو بێ زەحمێ کۆمەڵی ئیسلامی وەک هێزێکی هەرێمی کوردستان تا چەند لە خزمەتی کێشەکانی هاوڵاتیاندا بووە بەدەم چارەسەری کێشەکانیانەوە چووە کۆمەڵی ئیسلامی من دەستخۆشیان لێدەم بەڕاستەکەی نەڵێم ێستەکانی ئینتیخاباتە منۆکو حیزب کۆمەڵی ئیسلامی نیم بەڵام کۆمەڵی ئیسلامی لە ڕووی دینیەوە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی وجدانەوە توانیویانە ئەو بدەن ئەو لایەنانیشی بەرەو خراپە و بەرەو فەساد بڕۆن نەیەوەن و ڕێگری لێ باش زۆر جار ئەم قسەیە دەکرێت باوکی محەممەد کە کۆمەڵی ئیسلامی وەها باش بووە لەگەڵ هاوڵاتیانی
هەژار و کەم دەرامەتی ئەم هەرێمای بۆچی لە کاتی هەڵبژاردنەکاندا وڵاتیان چاوێن لەم هێزە نییە. زۆر جار ئەوەی کە ئەم هێزش کورد وتەنی کە فەخری پێوە دەکاوە پۆزی پێوە لێدا لە ساحەی سیاسی ئەوەیە کە لە خزمەتی وڵاتیانی هەژاردا بووە لە کاتی گرتبوونەوە و ناڕەزایەتیەکانیشدا شانازی بەوە دەکرد کە بارەگای زۆربەی هێزەکان بەهۆی ناڕەزایەتیەکانیانەوە سووتێنرا بەڵام بارەگەی کۆمەڵی ئیسلامی لە خۆشەویستیان لە ناودڵی هاوڵاتیاندا نەسووتێنرا. ئەی بۆچی لە کاتی هەڵبژاردنەکان دەبینین بەم جۆرە نییە واقعەکە؟ والله من ئەڵێم خەڵکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە ویژدانەوە بە زەمیرەوە چەند ساڵە دەنگ دەدەن بەلایەنەکانی تر من ساڵ وەرن لەبەر خاستی خوا دەنگ بدەن بە کۆمەڵی ئیسلامی ئەگەر هیچ نەبێ بەرنامە و پەیڕەویان بۆ خوایە ئەگەر لە پێناوی گیرفانی خوایانە حیزبەکانی تر بیکەن کۆمەڵی ئیسلامی لەبەر خاتری خوا و نیشتیمان و یەکێک یۆک بەڕێز وەک مامۆستا عەلی باپیر لە هەوڵی ئەوەدایە هەوڵ ئەدات زۆرترین مەشاکیل و گیر و گرفت لە وڵاتە کەم بکاتەوە. بەڵام ئیمڕۆ هاوڵاتی حەقە خۆی ئەوەی کە مسلمانێمان لەخوا لە میلەتێکین بە ناوی موسڵمان حەقە خۆیان بە ڕاستیەکەی ئەو حکومە بدەن حەقی خۆیەتی من وەکو کۆمەڵ بە ڕاستیەکەی کۆمەڵیش نیم لایەنێکی ترم بەڵام وەکو ویژدان دیفاع لە کۆمەڵەکەم بە ڕاستیەکەی. کەواتە کۆمەڵی ئیسلامی تا چەند ڕازگۆ بووە لەگەڵ ئەم قسانی کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکان دەیکات بۆ یارمەتیدانی خەڵکی؟ والله من بە ویژدانەوە ئەوەی کە بینیومە لە کۆمەڵ ئێستا هەتوومەتە سەرەوە هەتا پیاوێکی وەکو حاجی ئەحمەدی حاجی ڕەشیدان تایە، پیاوێکی وەکو مامۆستا عەلی باپیرتان تایە، پیاوی ئازا و بە تۆحنا و بە کارامەی تایە کۆمەڵی ئیسلامی. هیوادارم خەڵکی کوردستان دەنگتان بداتێ، هیوادارم. بەڵێ سپاس بۆ باوکی محەممەد لە سەی سادەخەوە، سپاس بۆ سەرنج و تێبینەکانی پەڕێستان. مامۆستا فەهمی لە چەمچەماڵەوە لەگەڵمانە. مامۆستای بەڕێز سڵاوتان لەبێت فەرموون. عليك السلام ورحمة الله وبركاته. الله لإيوة الله لهم خلقي كردستان لواني كده جيرة دنگمانا. زۆر سپاس بۆ بەڕێستان. لەسەر تەوری بەرنامەکە چیتان هەیە؟ سەگیان تۆرەکە تۆرێکی جوانە و دزجگی خۆشیەتی بەڕاستی من وەکو چەمچەماڵ نەبینەوە حەزەکەم لێرەی شۆ ڕەخسەتی چەند دقەیەکم بدەی من لە جیاتی خەڵکانێکی زیاتی خۆمانە لە زیاتی تەلەڤیزیۆنی پەیام وڵامی ئەو برابەڕێزەی کەوا ئەدانی پارتی دیموکراتی کوردستانە کەوا هەموو شتێک بزانێ بەرنامەکە لەسەر چیە تەلەڤیزیۆنەکە لە بەرەو قورمیش کراوە و ناوەوات بۆ کەتە بۆی تەلەفۆن کە ئاگای لە محمووی زەواڵە محمود مامەیەکی شێتی نییە تێ تەلەفۆنەکە هەلەکو ئەو تێڵێ بەرنامەکە سەر چیە تۆ گەرجاری ئەسم ئەمە هۆشیاری تایە برای بەڕێزم تدانە تەلەڤیزیۆنەکەدان چی وسراوە ئیدا قسەکە داگەوەرەکە لەسەر چیە ئیداڕۆ ئەو قسانە ئاکە بۆیە بەڕاستی یعنی بەلای من شیر بۆ برادرە با لە خەوی غەفڵەت خەبەری بێتەوە بزانێ بەڕاستی سرد مەکەکە ئیدا تەلەفۆن کا بۆ وەلا ئایا بنەکە بەسەر چیە بۆ دێرەوە بەدەرای ڕاگەێنم ئەمە خەڵ چەمچەماڵ شتێکی بە فیدیۆباتن هەر چەمچەماڵە لەوەدە بینەوە پێش حەتارە کراوە بۆ هەڵکردن لە چەمچەماڵە بۆ ئەوەی قبری جەنابیان و کەسکاری جەنابی و بیرەکانی جەنابی تێڵەکەن لە پێش پێدەی تەلەفۆن بۆ کۆمەڵی تایتر بۆ حەتارەکە ئاکرێ بۆ ئەمە لە لای دیکەوە شاری کراوە کە ئسعافە هەر بۆ خزمەتگوزاری بەڕاستی هەموو مەدارسانەی کەوا لەوانە کراوە بۆی کەوان بەخۆم بەچاو خۆم دیوە بەڕاستی جێگەی ئەوە خەڵک حاضریش ئێستاکە لەم کاتە خەستەخانەکە پێێتەوە بۆ خزمەتیوان ئەوە چنی خەستەخانایی باشان برادرە ئەمە لێرە سەڵاتەماکەی جەنای بۆ بە سەڵاتەوە چی کردە شەنگاری بۆم کردە شانازی پێهاتە شێش ئاوی کردە شانازی پێهاتە نازا ئەو خیانەت کوژێت خۆت دێمە لەم سەڵخەماڵەیە ماڵە لەمەوە پارتی شێتنی چاوێنە کوشتێ مامۆستا فەهمی کە گوێت لە دەنگی منە مامۆستا فەهمی کە گوێت خەڵکانی کۆمەڵی ئیسلامی خەڵکانی ئیسلامەکان بەعام ئەگەر دیارێکیان هەبوو بێ وەڵڵاهی من خۆم لێرانە ئاگادار بوومە وەڵڵاهی چالا خۆی تاری شتی تەزێ کردو خۆی مستحق بۆ شتەکەی بێتێ وەڵای بۆ ماڵکۆیەنە دێناردەی بە خەڵکی فەقیر و هەژار مامۆستا فەهمی کە گوێت لە دەنگی من بێت چی دارەوەی تۆ ئەگەر ئەم پیاوانە دەستێن بڕۆ دەڵاتن ئەبێت چی بۆ خەڵکەن کە بەگیرفانی بەتاڵەوە ئاوا بۆ خەڵکەکەن. مامۆستا فەهمی لەسەر کار و پرۆژەکانی کۆمەڵی ئیسلامی تاچەند لە بەرژەوەندی هاوڵاتیاندا بوون من تەمەنا دەکەم جگە لە بەڕێستان ئەو بەڕێزانەی دیکەش کە پەیوەندی دەکەن
ڕەئی جیاواز قبولکەین کەسێکی دیکە لە هێزێکی دیکەی قسەیەک دەکات بەڕاستی بە سنگێکی فراوانە وەری بگرین ئەگەر بێت و ئەم جۆرە ئایدیامان هەبێت ئەم جۆرە کار و کاردانەوەیمان هەبێت داهاتووی هەرێمی کوردستان باش نابێت دوجار کە مادام هەمومان کوردین و لە کوردستان دەژین لێگەڕێن با خەڵکان ڕەئی جیاوازیشان هەبێت من تەمەنا دەکەم ئەو بەڕێزانی دیکەش کە پەیوەندی دەکەن لەسەر تەوەری بەرنامەکە زیاتر قسە بکەن کۆمەڵی ئیسلامی تا چەند لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەژار کاری کردووە بە کورتی سپاس دەکەم والله طبعا ما بتاعي شرف تاربان دي وكبات كان لە خزمەتی خەڵکاتان ئێمە ئاگاداری چەندین مەبادی شەرعی کردوێتەوە چەندین خودی شەرعی کردوێتەوە و چەندین شتی جوانی کردویشی جوانی کردوان ناپەرلەمانەکانمان بینیوە کە هەڵوێتی جوانجانیانە بەسەر شریعەت دێرەجاوبووە دێرەوەی خۆیەتی دا لە خەڵکی تۆن کە ئەوانەی کە شایەتمانە چەنگ محەممەد ئادەم صلی الله علیه وسلم بەندە خەڵکی ئیسلامەکە بەڵێ سپاس بۆ مامۆستا فەهمی سپاس بۆ سەرنج و تێبینیە جوانەکانی بەڕێستان کاکە عەبدوڵڵا شارە زووری دەمێک کە لەسەر هێڵی پەیوەندیە سڵاوتان لێبێت لە سلێمانیەوە لەگەڵمانیت لەسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە کاکە عەبدوڵڵا کاکە عەبدوڵڵا السلام علیکم سڵاوی خواتان لێبێت کاکە عەبدوڵڵا فەرموون لەسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە کاکە دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم زۆر سپاس بۆ بەڕێستان کاکە من داوا لەو برادرانە کەم تۆزێ یعنی تەشکیلکردن و ناوسەڕاندن و یعنی بەڕاستی هەجوومکردنە سەر یەکتر ئەمە لە مەسلحەت هیچ کەسەکانیە برای بەڕێزم ئیتر خەڵکیش بەڕاستی ئەبینێت و چاوی هەیە ئەزانی کێ خزمەتی کردو و کێ خزمەتی نەکردو بەڵام خەڵکی ئێمە نازانم نەک 200 ساڵ بە 200 ساڵی ترش عاقڵ نابن و نابن بە یعنی بەڕاستی بیر ناکەن و نابن دۆ بەشات کاکە عەبدوڵڵا ئەوان دەڵێن ئەو هێزەی کە ئەوان سەرپەرشتیان دەکەن لە ناوچەی خوان خزمەت گوزاریان کردووە دەڵێن ئێوە چیتان کردووە ئەم پرسیارە تا چەند لەگەڵ لۆژیک و عەقڵانیت دەگونجێ بەو پێی کە دەسەڵات لەبەر دەستی ئەم هێزەدا نەبووە والله برا خۆڕون و ئاشکرایە کێ خزمەتی کردو کێ خزمەتی نەکردووە اینجا خزمەتی چیان کردو برا خزمەتی چیان کردو 200 ساڵ هەمان دەسڵاتیان بەدەستە هەموو شتێکیان لەبەردەستە بەس پێم بڵێ نازانم ئەو داهاتەی کوردستان لە هەموو شتێکۆ هەمانە ئەمە لە کشتتوکاڵی هەمانە لە ئاوە هەمانە لە نەوتەوە هەمانە لە یعنی بەڕاستی هیچ نقصانێکی نییە هەرێمی کوردستان ئەگەر بەدەست کەسانێکی ئەمین و دەستپاک و کەسانێکی چاک و بوونایە هەر کەسانێکی ئەگەر مسلمانیش نەبوونایە بەس دەستیان پاک بووە و جز نەبوونایە بەڕاستی سە وڵاتێک بڵێن لە ڕیزی لە پێش وڵاتی ئیمارات و دوبەی شۆ بوو ئەمە کەس نازانێت داهاتی ئەم وڵاتان ئەگەر کاگەس هینەکە ئەبادی نێنێ لە 300 ملیارەکە سواسڵەکە نێنێ لە قەستێمان جارێکیش موچە نایەن باش پێم ناڵم داهاتی نییە وڵاتە بەڵام لە کاتی هەڵبژاردنا دوو قساکەن و چوار قساکەن و خەڵکە بنە ناو هینەکەی خۆی و خەڵکو ئەزانێ ئەمە ئێستا تازە لەدایک بوون و کاکە تاکەی بیر ناکەنە بەڕاستی ئەم خەڵکە تاکەی بیر ناکات و نەزانم 27 ساڵ تۆ 27 ساڵ عاقڵ نەبی وەڵاهی بە 200 ساڵی ترش عاقڵ نابی بە 500 ساڵی ترش عاقڵ نابی ناڵێ ئەم چی کردو بەس ئەنی بەسە بەڕاستی بەسە پێشتن لە سەریان بەسە دیفاعکردن لە سەریان بەسە کاکە عەبدوڵڵا با لەمە گەڕین کۆمەڵی ئیسلامی چی کردووە بۆ هاوڵاتیان بە فیاڵیمان پرسیارێکی ئەوانە کۆمەڵی ئیسلامی چی کردووە ئەم لایەنە ئیسلامەکان کردوون کۆمەڵ یا یەکگرتوو یا ئەوانەی خێرخوازانی ترشیان کردو بۆ خەڵک برا بەرنامەیان هەیە و بەرنامەی بەخشین بەرنامەیانە ئەمانە شتیان کردو بەڕاستی بۆ خەڵک بەڵام سوکەگرەیەکم هەیە کە بەس برادەری ئێستا خەستخانەی بەخشینی خزمەتی خەڵکی کردو بەڵام ئەو خزمەتەی سپاس بۆ کاکە عەبدوڵڵا لە کاکە عەبدوڵڵا شارە زووری لە شاری سلێمانی و سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت باوکی محەممەد لە هەڵەبجەی خۆشەویستەوە باوکی محەممەد سڵاوتان لەبێت مامۆستاگیان سڵاوی خۆی گەورە لێبێ سڵاوی خوا لە بەڕێزیشتان باوکی محەممەد لەسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە فەرموو مامۆستاگیان ئەو پرسیارەی کە کۆمەڵی ئیسلامی چی کردووە ئەوە هەر کاتێک هەر ساتێک لە هەرێمی کوردستان حکمیان کەوتە زەر جوابی ئەو پرسیارە دێتەوە بەڕێی من بەڵام بریا کۆمەڵی ئیسلامی بۆ تەنها جارێکی دەسڵاتی ئەم هەرێمی کوردستانەی بگرێتە دەست کۆمەڵە کەسانێکی بەڕاستی ئەمین و دەسڵاتیان تایە ئەوە کەسانی زۆر چاکیان تایە من هەتا ئێستا دەنگم بۆ کۆمەڵی ئیسلامی نەداوە بەڕاستەوانە چی وای لێەوە کردووە باوکی محەممەد چی وای لێەوە کردووە ئەم جۆرە تێڕوانینەتان بۆ دروست بێت
پرسیارەکە دووبارەکەی دەبێت زەحمەت. چی وای لێوە کردووە کە ئەم تێڕوانینەتان بۆ کۆمەڵی ئیسلامی دروست بێت بەو پێی کە وەک خۆتان ئاماژەتان پێکرد تاوەکو ئێستا دەنگتان بەم هێزە نەداوە بەڵام پێتان وایە کە هێزێکە بەڕاستی لە گەڵ هاوڵاتیانی خۆیدایە؟ ئەم هێزە هەر لە بەرنامەکانیەوە هەر لە بەرنامەی تەلەڤیزیۆنەکانیەوە هەر لە بەرنامەی بەخشینەوە کە چەندەها ماڵی فەقیر و هەژار خانی و بە دروستکراوە و یارمەتی دراوە هەتا ئێستا بەرپرسێکی ئەم هەرێمی کوردستانی ئەمە کە 27 ساڵە نەوتی ئەم کوردستانە ئەدزن هەتا ئێستا یارمەتی ماڵە فەقیرێکیان داوە کاکە بەسە ئەمە تاکەی با بە خەڵکی خۆشمان تاوانبارە وەڵا خەڵکی ئەم هەرێمی کوردستانە لەوە زیاتری لایەقەتە بەسەری بێت 27 ساڵە دەنگ بۆ ئەم حیزبانە ئەدا بۆ یەکێتی و پارتی ئیتر بەسە کاکە عیبە ماڵی وایە وەڵا دینارێ لە ماڵیان نییە. باشە باوکی محەممەد تاوانی ئەم هێزانە چییە؟ خۆ ئەوان زۆریان لە هاوڵاتیان نەکردووە هاوڵاتیان خۆیان بەم وەز ئاراسین وە خۆیان دەنگیان پێدەن ئەو هێزانە چی بکەن خۆ ناڵەن دەنگمان پێمەدەن. مامۆستاگیان ئەم هێزانە شکۆی هەرێمی خەڵکی هەرێمی کوردستانیان کڕیوە شکۆیان شتاندووە کابرا ئەڵێ دەنگ بەم جووت حیزبە نەدەم ئەمرم لەبرسیا مەعاشەکەم ئەبرێت بەیانی دەسڵاتەوە دەدەستی کۆمەڵی ئیسلامیە هەر حیزبێکی ئیسلامیە بزوتەوەی گۆڕان مەعاشەکەم ئەبرێت ئەمرم لەبرسیا بەڵام وانییە کاکە وانییە. بەڵێ سپاس بۆ باوکی محەممەد لە هەڵەبجەی خۆشەویستەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانتان کاک پێشەنگ لە سلێمانیوە لەگەڵمانە کاک پێشەنگ فەرمۆن. سڵاوی خوا لە بەڕێستان. من وەکو لە ڕاستیەوە دەنگدەرێکی پێشووی یەکێتی نیشتمانی کوردستان قسە دەکەم لە ڕابردوو دەنگم بۆ حیزبەدا و بەگشتی یەکێتی پارتی وەک یەک دەست پێکەن لە موضوع بەڕاستی دوای ڕوونبوونەوەیەکی زۆر دوای ئەم هەموو قەیران و نیموچەی و کۆمەڵ لەبوونی کارەبا و کێشە و گرفت و نیوەی خاکی کوردستان کە دەفرۆشرێت و یەکتری تۆمەتبارکەن یعنی کەچی باجە ڕاستەکتری دەرسان بەداخوانێ بەڵام من ئێستا کە بوومەتە دەنگدەری یەکگرتوو یاخود کۆمەڵی ئیسلامی ئەمە لەبەرەوەی بەڕاستی سێری کار و پرۆژەکانیانەکەی کۆمەڵی ئیسلامی چەناش جوانی هەبوو بۆ هاوکاریکردنی هەژاران و بەرنامەی بەخشین و نەخۆشخانەی بەخشین کە بەدەستی هەرزان ئەمە یەکێکە لە کارە سەرتاکانی کۆمەڵی ئیسلامی کە بەبێ دەسەڵات بەبێ گرتنە دەستی دەسەڵات کردوێتی وەتا هێشتا نەچووتە دەسەڵاتەوانێک کە قوڕانی هەرمی نەگرتووە دەست ئەم کارە باشانەی کردووە بەڵام زۆر کە سەڵێ ئێتاری خەڵکە ئێڕاستە تاری خەڵکە بەڵام نەی خوارد بەگرنگەوەی ئەو جێبەجێی کردووە. کاکی پێشەنگ ئەوەی کە زۆربەی پەیوەندیەکان جگە لە بەڕێزی شانامەژەتان پێکردووە بابەتی نەخۆشخانەی بەخشینە لە کاتێکدا ئەم هێزە کە کۆمەڵی ئیسلامی پێ دەوترێت ماڵ بە ماڵ دەرگا بە دەرگای دەوڵەمەندەکان گەڕاوە پاری لێ وەرگرتوون شتێکی لەم جۆرەی بنیادناوە کە هەموو هاوڵاتیان شایەتی باشی بۆ دەدەن ئەگەر کۆمەڵی ئیسلامی پێویستی بە ئەم جۆرە لە سوڵ و سەدەقەیە نەبێت و ڕاستەوخۆ پشکێکی بەقوەتی لە حکوومەتدا هەبێت وە بودجەیەکی باشی بکەوێتە بەردەست ئایا پێتان وایە ئەم هێزە غوڕوریەت و لوتبەرزی دەیگرێت یاخود زیاتر خزمەتی هاوڵاتیانی هەژار دەکات؟ پیاوی مرد ماوەسا علی باقی خدای ڕازی بێت هەروەکو خۆی وتی ئەگەر سامانی هەرێم لە دەستێکی ئەمیندا بواە ئەوە بە هەدەر نادرانی و موچەی کۆمەڵ شتیکە با ئێمە سری وشانەکەین با بڵێنێکی توپادی گەندەڵی نوشاتی حکومڕان ئەی باشە بۆ ماڵی مەسئولەکان ئاوا خۆش بن بۆ ماڵی خەڵکی لە کرێچێتی و لە نەبوونی و نەبوونی کارەبا و بێموچەی لەو شێوازەدا بن یعنی بۆچی ئەم فەرق و جیازیەت بدێت بێگومان کۆمەڵی ئیسلامی ئەگەر بچێتە حکومڕانی هەرێمی کوردستانەوە ئەوە خزمەتێکی بەرچاو دەکات کاک پێشەنگ مەگەر ئەوانەی کە مەسئولیەتیان هەیە لە هێزەکانی دیکە لەم هەرێمی کوردستانەدا ماڵەکانیان جیاوازەوە خۆشگوزەرانی ئەوان جیاوازە لە تاکەکانی دیکەی هەرێمی کوردستان بێگومان جیاوازە بێگومان ئەگەر جیاواز نەبوایە سێری یعنی هاوڵاتیانیش ئەم جیاوازە دەبینن وڵی هەنێکی دەبینن بەڵام هەنێکی بەداخ بۆ چاواشە دەکرێن کاڵێن ئەمتی بە خۆی دەوڵەمەندە خۆی کاری کردووە خۆی یان خوشایەنێتی ڕابردە خەباتی هەبووە وانە ڕابردووە فرۆشتنەوەی بە میلەت بەڵام وەکوتم خەڵکی بەردەم چای لە داهاتووە من چی بکەم لە ڕابردووە یعنی یەکێتی باری کە خەبات وشتیان کردووە ئەمە زۆرێک دەرەکەوێت یعنی وەکو منەتێک دەرەکەوێت بە خەڵکە خەڵکە بۆ منە بەتابەتی پێشمەرگەکان کە ئەوانە شەهید بوون ئەوانە خەباتەکان کردو نەک ئەمانی کە ئێستاماوەن داڵێن ئەوانەش کردوێتە بەڵام ئەوانە ڕێگە نایەنتەنان پێشمەرگە غێری خۆیان دەدواتە پێشمەرگەیەکی دەنگ نایە بە حیزبی کە پێشمەرگەی دەنگ نایە ئەڵێ لەبەرەوەی ڕاستەکە لەسەرێ مێزۆر سەڵ بەڵێ کاک پێشەنگ لە سلێمانیەوە سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان ئامینە خان لەگەڵمانە لەکوێوە لەگەڵمانە هاوکارانم
لە سلێمانی خۆشەویستەوە ئامینە خان فەرمونون. سلام علیکم. عەلەیکی سەلام و ڕەحمەتوڵڵاه. خۆشی بەرنامەکە لێت. سپاس بۆ بەڕێستان. کۆمەڵی ئیسلامی تا چەند بەدەم گرفتەکانی خەڵکەوە بووە؟ ناڵێم لە 100% بەڵام لە 190 لەگەڵ خەڵقایە بەدەم کێشەی خەڵقەوە هاتووە. خۆزگە ئەوانش چۆن معاشەکان کرد بە ڕوبعی لە 3 بەشی ڕوبعی لە 4 ڕوبعی گیانە خۆزگە ئەوان ڕوبعی بەقی ئەوان ئیشیان کردیان لە خزمەتی خەڵقا بوونە. بەڵام چی ئەفرۆشنەوە بۆ خەڵقاڵە خەباتمان کرد خەباتی چی؟ تامەی خەباتەکەیان خەباتیان کرد کوڕی خەڵکان بە کوڕی فەقیریان وەکو زاو چیان چۆ دەبەرێت پێشەوانێ. بس بۆ پارێزین و سەرسامانی ئەم میلەتە سەرسامانی ژێر زەوی سەر زەویان حەڵ وشی ئەمانە. خزمەت چیە فرۆشتنەوانێ؟ خاوێنێکە کە بەناوتاڵ نزیکەی 2 ملیۆنە لێسەرن لە پای چییە؟ سارێکە نزیکەی 3 ملیۆنە لێسەرن. ئەمە لە پای چییە؟ ئەمە سونیەت چییە؟ چی بۆ خەڵقاکە ئەمە؟ دەسەڵاتی هەوایان بوو وایە ئەوەشیان لێ قەوەرەکە گری نانایینێ. بەڕاستی بۆ کە دەسەڵاتی هەناسەیان نییە. ئامینە خان کۆمەڵی ئیسلامی يعني بدأ أو خلقانية بيس حل صارت سنة نبيني يسش هزار صاري كشتغل نبيني ما أنا كأمانة سائلت اشتغلوا غير ده إيش تانجر ده إيش اللي يشوفون شان كبو خلقه باش ئامینە خان کۆمەڵی ئیسلامی چۆن بووە لەم نێوەندەدا بەم بەشداری کەمەی لە حکومەت وە بەم پشکە کەمەی کە هاوڵاتیان پشتگیریان کردووە لە هەرێمی کوردستان کارەکانی ئەوان چۆن هەڵدەسەنگێنن؟ والله كاري جوانيان كرو كار أكن بلام ناهيلن يعني أولش بس خوشيان نيوان دخسيو بفقير وهجار وبكم درامت وبكيمياء باراني على بجوبة خوشخاني هوا يعني أولش ناهيلن أما أنت تعمل بو قرين خوشخاني هوا يعني اسمه كلام ده ناري تيجي كاجا علي أواني جدزن بله ناري أو خيرش سپاس بۆ ئامینە خان لە سلێمانیەوە سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێزیشتان باوکی ئارۆ لەکوێوە لەگەڵمان بوو؟ لا سەی سادقەوە فەرموو باوکی ئارۆ. سڵاوی خوا لە بەڕێستان باوکی ئارۆ لەسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە فەرموو؟ ماوەساییان یعنی کۆمەڵ ئەو نەستی باسی کردووە ئەیسەر بەم بەرنامە ناتوانانی بیژمێری بڵێ چی شتەکان ئەوەی کە ویژدانی هەبێ ئەبێ پێی بزانێ و کە بزانێت چی کراوە بەڕاستی شتی زۆر جوان ناکرۆ کۆمەڵی ئیسلامی. بەڵێ جاداوا لە خەڵکی کوردستانی ژەکەم ئەوەی کە ویژدانی هەیە ئەوەی کە خۆی بە موسڵمان نەزانە نوێژەکە ئەوەی کە یعنی بەڕاستی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵشتی زۆر زۆر جوانی کردووە من داوایان لێ ئەەکەم کەوا بەنگ بدەن بە کۆمەڵی ئیسلامی. باوکی ئارۆ کار و پرۆژەکانی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوودا تا چەند بۆ ئەندامەکانی وە بۆ خزمەتی شخصی ئەندامەکانی خۆی بووە یاخۆت کار و پرۆژەکانی کە پرۆژە خێرخوازەکانی لە بەرژەوەندی گشتی هاوڵاتیاندا بوون بەبێ جیاوازی بەپێی ئەو زانیاریانەی کە تۆ لە نزیکەوە لە دەوروبەرتان تاکێک کە هەڵگری ئەم جۆرە ئایدیا بێت بیان بینن و بیان ناسن؟ وەڵاهی ئێستا شایەتی ئەو بدەین تەنها حیزبەی ئیسلامیەکانن کە جیاوازی ناکەن چونکە هەر بۆ نمونە خزمانی بەخشین هەیە بەرنامەی بەخشین هەیە بڕۆ سەیریکە هەموو دەنگ و ڕەنگە جیاوازکاری تایە بەبێ هیچ جیاوازیەک تەنها کۆمەڵی ئیسلامی و حیزبەی ئیسلامیەکان دەتوانن ئەم شتانە بکەن ئەوانی کە علمانین بەڕاستی ئەوەی علمانی لەبێ ئیشی بۆ ناکەن لەبەر ئەوە چونکە ئەمان دینی ئیسلام فەتاوایانە حیز نابێت جیاوازیکەن جیاوازی ژیان نەکردووە جا من ئەڵێم ئەوەی کە ویژدانی هەبێت ئەبێ بە ویژدان و دەنگ بدات دەنگ بدات بە یەکێک کە ڕاوگۆ بێت کە ئیشی کرد بێت یعنی ئەم حیزبانەی تر بە تایبەتی دوو حیزبی دەسەڵات ئەگەر چارەکێک کۆمەڵی ئیسلامی ئیشان کردایە بۆ خەڵکی فەقیر وەژار پێویستی بەو هەموو بانگەشە و پارەسەرکردنە ناکرد خەڵک هەر خۆی ڕاستە بۆ دەنگی پێدان یعنی تۆ گوناحە لە کونێک و دوو جار مار پێتۆ بدا ئەمان 27 ساڵە درۆ لەگەڵ خەڵکە ئاکەن ئێستا تاکەی ئەم خەڵکە نازانێت تاکەی ئەم خەڵکە جیاوازی ناکەن لە نێوان کەسە چاکدان و کەسە باشەکان گوناحە تۆ 27 ساڵە درۆ لە ئاگەڵاکەن دوای ئەوەش بە دووسێ درۆ بە دووسێ وعدی باشوبرێت باوکی ئارۆ باوکی ئارۆ گوناحەشتیوە باسی شتێکی گرنگتان کرد وتان ئەگەر بێت و ئەوان خاوەنی ئەم پرۆژە جوانانە بوونە پێویستیان بە بانگەشەی هەڵبژاردن نەبوو خەڵک خۆی دەنگی پێدەدان ئەی بۆچی ئەم هێزانەی دیکە خاوەنی ئەم پرۆژە جوانانن
کەچی هەر ئەم هەمانە و هاوڵاتیانەی کە سودمەند بوون لە کاتی هەڵبژاردنەکاندا ئەو بە ئاشی لانەکانی دیکەدا دەکەن و دەنگەکانیان بۆ لایەکی دیکە دەڕوات. وڵاهی مامۆستاجا من ئەڵێم یعنی ئەوەی کە زۆر لاشێ بۆ دەنگدان من داوایم لەو خەڵکانەکەم کە لە ماڵ کار بوونەتەوە ئەمەن ناچین بۆ دەنگدان بچن بۆ دەنگدان چونکە ئەوەی کە ناچی بۆ دەنگدان هەر هەمیزی دەسەڵاتە هەر هەمیزی ئەم حکومەتەیە چونکە هیچ ئیشی نەکەوت خەڵک بێزار بووە لیان بەس من داوایم لێکەم بچنە سەر سنووقەکانی دەنگدان بۆ ئەوەی ئەم حیزبانە ئەمانەی ئۆپۆزیۆن دەنگیان زۆر بەرزتر بێ لەوان چونکە ئەگەر خەڵک لە ساعت 8 بچێ بۆ دەنگدان لە ساڵخە ئەم حیزبانێترە زۆر بەرزبنەوە ئەوان دابەزن چونکە ئەوان تەنها ئەوانیان لەگەڵایەکە موچەخۆری بندیوارن کۆمەڵە کەسان گرتووە بە پارە کۆمەڵە پێش هەڵبژاردن کۆمەڵ باوکی دابەشەکەن بەسەر خەڵکە باوکی ئەینا ئەوان کۆمەڵە کەسی تێنیان لەگەڵایە بەس بەڵام پشتیان بەسووە بە پارە باوکی بەڕێستان کۆتا پەیوەندی ئەماڵقەی بەرنامەی دوانگەی خەڵکننی خولەکی دیکە دەدەم بە بەڕێستان هاوڵاتیان ئامۆژگاریت بە هاوڵاتیان چییە کە ئەمە نەخشەی 4 ساڵی داهاتووی ژیانی خۆیانە چۆن دەنگ دەن وەک هاوڵاتیەک ئامۆژگاری چیە بۆیان زۆر بە کورتی سپاس من ئامۆژگاری هەموو خەڵکێکی کوردستانەکەم ئەوەی کە بە ئینسافە ئەوەی کە ویجدانی هەیە دەنگ نەدا بەم دوو حیزبی دەسەڵاتە چونکە لە سایە ئەم حیزبانە ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە 27 ساڵە خەڵکە چەوتێنەوە زوڵم لە خەڵکەکەن موچەی خەڵکیان بڕی کارەبان بڕی نەوتیان بڕی تۆ ژێرەکە بەحری نەوتە نەوت نەبێ بەرهێ نەوت و پێ ناکەن کە ئەم وسانە بەڕێوەری لەبەرەوە داوا لە خەڵکی کوردستانەکەم بەویشتانە و دەنگ بزەن بەحیزەوەیان بە تایبەتی کۆمەڵیکران. سپاس بۆ باوکی ئارۆلا سەی سادقەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. بەڕێزان ئەمە کۆتە پەیوەندی ئەماڵقەی بەرنامەی دوانگەی خەڵک بوو بەو هیوایی کە ئێوە بەجددیدا بنیشن و بیر بکەنەوەوە تێڕامانێکی ورد بکەن لە کار و پرۆژەکانی هێزەکان لە 4 ساڵی ڕابردوودا بزانن کامیان لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەتدا بوون و خوێندنەوەیکی واقعی بۆ دۆخەکە بکەن چونکە ئەمەی کە ئێوە دەچن دەنگ دەدەن نەخشەی 4 ساڵی فۆرمی 4 ساڵی داهاتووی ژیانتانە بەڕاستی پێویستە کەسی عاقڵ بە جۆرێک بیر بکاتەوە بە جۆرێک هەڵی سەنگێنێکە ئەمەی کە لەگەڵ خەونەکانی دادێتەوە ئەو هێزەی کە لەگەڵ ئایدیاکەی خۆی دادێتەوە و هەز دەکات لە سای حکومڕانی ئەودا خەونەکانی دێتە دی لە کاتی دەنگدانیشدا دەنگ بەملان و هێزە سیاسەت بدات. کۆتاییمان هێنا بە ماڵقەی بەرنامەی دوانگەی خەڵک تا بێگەیشتنەوە لە دوانگەیەکی دیکە هەموو لاکتان بەخوای گەورە دەسپێرم. کاتێکی خۆش بۆ بشلایەک.